دیارە 92 ساڵ بەر لە ئێستا و لە پاش کۆمەڵێک هەڵوەشانەوەی گرێبەستی دیکە یاخود پەیماننامەی دیکە کە لە نێوان هەریەک لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوە و هەروە تورکیاژە بوو گرێبەستی دیکە هاتە ئەراوا لە نێویاندا گرێبەستی یاخود پەیماننامەی سیڤەر و پەیماننامەی لۆزان بوون هەر یەکێک لەم پەیماننامانی کە دروست بوون و سەرەتایی دەستپێکیان دیارە ئامانجە سەرەکیەکانیان یەکێک بووە لە کورد و خاکی کوردستان پەیماننامەی سیڤەریش و بە هەمان شێوە پەیماننامەی لۆزانیش پەیماننامەی لۆزان کە 92 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژی 24 تەمووزی 1923 لە شاری لۆزانی سویسرا واژۆ کرا وڵاتانی براوەی جەنگی یەکەمی جیهانی و تورکیا پەیماننامەکەیان واژۆ کرد پەیمانناکە ڕێککەوتنی سیڤەری هەڵۆشاندەوە کۆتایی بەخەونی دەوڵەتی کوردستان هێنا هەوکات نەخشەی وڵاتانی عێراق و سووریا و تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داڕشتەوە کە پێشتر لە ژێر حکومڕانی دەوڵەتی عوسمانیدا بوو دیارە هەر ئەمڕۆژ لەسەر هەمان بابەت لە هەر چوار پارچەی کوردستان هەندێک لە ڕۆژنامە نووسان و هەروە چاودێرانی سیاسی و کەسانی دیار لە هەر چوار پارچەی کوردستان لە لۆزان ئەمڕۆ بەشداری لە کۆبوونەوەیەک دەکەن پەیما کە تایبەتە بە پەیماننامەی نێودەوڵەتی لۆزان من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت بەڕێز سالار مەحموود کا بەڕێزی ئەندامی خولی پێشووترن لە پەرلەمانی کوردستان و هەروەکو چاودێرێکی سیاسیش ڕاستەوخۆ لە سویسرا و بەڕێگی سکای میوانی من دەبێت کاک سالار من زۆر سپاس دەکەم کە ئەو کاتی خۆت بە ئێمەدا دەزانم کە مەشغوڵیت و ڕاستەوخۆ لە کۆبوونەوەکەدا هاتووتت دەرەوە بۆ ئەوەی لەسەرم بابەتە قسەمان بۆ بکەیت دەبێت لەسەر ئەوەی کە 100 ساڵ بەسەر لۆزاندا تێپەڕ دەبێت و دووبارە ئەم کۆبوونەوانە ساز دەکرێتەوە ئامانجی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ چییە؟ بەڵێ زۆر سپاس بێگومان گەڕانەوە بۆ مێژوو لەم هۆڵەیە ئێستاکە کۆنفرانسی ئامادەکاری بۆ 100 ساڵەی ڕێکەوتنامەی شوروی لێوەزانی تێدا سازەکرێ لە هەمان هۆڵ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی وڵاتە براوەکانی دوای شەڕی جیهانی یەکەم کوردستان دابەشکرا لە 100 ساڵەوە بۆ ئێستا کورد زوڵمێکی گەورەی مێژووی لەسەر ئاستی نێودەوڵەتی لێکراوە و بە پێشێرکردنی قانونی نێودەوڵەتی کۆمەڵێک تاوانی نێودەوڵەتی لە جینۆساید و کۆمەڵکوژی و ڕاگواستن و ئەوانەی دەرحەق کراوە لە باشوور و باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ کۆمەڵێک کەسایەتی و ڕێکخراوی سیاسی و ناوەندی تری ڕەوەندی دەرەوەی کوردستان و ناوەی کوردستان هاتوون لە هەمان هۆڵ گفتوگۆکە سەبارەت بە لێکەوتەکانی ڕێکەوتنامەی شورومی لۆزان و چۆنێتی دووبارە نەبوونەوەی 100 ساڵی تری هاوشەوەی 100 ساڵی ڕابردوو دەرحەق بەگەلی کوردستان و کۆمەلگای نێودەوڵەتی بهێنینەوە بیر کە ئەو ڕێکەوتنێکی شوم بوو نەخشە ڕێگای نێودەوڵەتی کە لە ڕێکەوتنامەی سیڤەردا چەسپێنرا بوو هەڵبەشێنرایەوە و لەو ساوە بۆ ئێستا گەلێکی زیندوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مرۆڤایەتی لەژێر سایر دەسەڵاتە ستەمکارەکانی مەنتیقەکەدا جۆرەها تاوانی دەرحەقەکرێەوە تاوانەکان بەڕێکخراوی ئەکرێ لەلایەن ئەو وڵاتانەی کە ئەدامن لە نەتەوەی گرتوەکان و پێشێلی یاسای نێودەوڵەتیەکان ئەمڕۆ لە شاری لۆزان کۆمەڵێک ناوەندی سیاسی و ئەکادیمی و ڕەوەندی کوردی کۆبوونەتەوە گفتوگۆی ئەم مەسەلەکەن لە ئازال کۆبوونەوەکە بەردەوامە و گفتوگۆی چڕوکڕەکەی سپاس بۆ بایەخی کورسات کە ئیحلامیش گرنگە ئەم مەسەلانە بۆ ڕایگرتی بگەزێتەوە بەڵام یعنی خاڵی جەوهەری لەوەدا ئەوەیە لە هەمان ئەو هۆڵی کە تایدا کوردستان دابەشکراوە سەرەتایەکی نوێ لە قڕکردنی کورد و سلسلەیەک لە قڕکردنی کوردستان و پێبەشکردنی مافەکانی بەدی ینی پەیڕەوکرا ئەمڕۆ هەڵوەستەیەکی جدی لەسەر ئەو ڕێکەوتنامەکە لە سویسرا لە وڵاتێک کە باش بەدەر لە کورد کەی دیکە لەم کۆبوونەوە و کۆنفرانسەدا ئامادەیە کاک سالار بەڵێ لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر وڵاتانی ئاسی وڵاتانی خۆرئاوا بەدەر لە کورد کەی دیکە بەشداری لەم کۆنفرانسیا دەکات ئەمڕۆ خەڵکی بیانی بەشداری کردووە ڕۆژنامەنووسان بەشداریان کردووە ڕێکخراوە سیاسیەکانی پارچەکانی کوردستان بەشی هەرە زۆرینیان بەشداریان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کردووە لایەنەکانی تری کۆمەڵە و دیموکرات و پلانەکانی ڕۆژنامەی کوردستان هەدەفە لە باکووری کوردستان و کۆمەڵێک ڕێکخراوی تری باشووری کوردستان جگە لە کۆمەڵێک کەسایەتی و چالاکوانی دەرەوە کارەکەن بەشداریان کردووە بەشداریکردنی ئەوان بانەکەی لەوەدایە کۆدەنگیەکە ڕاستیان حاڵا بێت
خاڵی کۆکەرەوەی خەڵکی کوردستان بێت چونکە خاڵی دابەشبوونمان بۆ دابەشکردنمان بۆ زڵمی هاوبەشمان بووە ئێمە پێویستمان بۆیە پێکەوە قۆناغێکی تازە لە 100 ساڵەی لۆزاندا بەڕێ بکەن بۆ سیاسەتکردن بۆ بە پێرەوەچوونی ئەو مەسەلانەی کە دەتوانێت کە لە ڕووی نێودەوڵەتیەوە زەمانی زڵمی زیاتر زڵمێنەرەکردنمان لێ دوور بخاتەوە و یاسای نێودەوڵەتی و کۆمەڵی نێودەوڵەتی بێهێنە باری بەحەق بۆ ئەوەی لەم لێشاوەی کە دنیایەک کێشەکاری گەورە لەسەر ئاسی دنیا بەرامبەر بە سنووری وڵاتان دێتە پێشەوە بە تایبەتی تورکیا وڵاتێکە دوێنێ پێرەی بینی تا چ جنایەتێکی لە پارێزگای دۆک خۆماندووە پەلاماری ڕۆژاوای کوردستانەدا لەناو باشووری کوردستان چەند کاک سالار تێکڕا باعثی گفتوگۆکردنم بۆ ئەوەی جارێکی تر ئێمە سەرکۆنەی لۆزان بکەین و هەوڵی کۆمەلگای نێودەوڵەتی بێنە ژێرباری ئەوەی کە کورد مافی خۆیەتی وەکو گەلانی ناوچەکە وەکو وڵاتانی دنیا ئەستاقاتی خۆی بکات گەلانێک تووشی جوولەسای بوون گەیشتم بە مافی چارەنووس بەڵام تەنیا گەل لە چارەنووسی ئەوەیە کە هەر بەم جۆرە بێنێتەوە گەلی کوردستانە ئەمەش ئێمە بەردەوام بین خەبات بکەین کۆڵ نەدەین بۆ ئەوەی بتوانین ئایندەمان و خۆڕا بکەین. باشە کاک سالار لە ئێستادا هەر یەک لە تاکو ئێستا پەیماننامەی لۆزان دەزانین لە بواری جێبەجێکردندا بە حکمی ئەو دابەشکاریە نەخوازراوی کە لە کوردستاندا هەیە کار کوردستانی گەورە مەبەستمە ئێستا لێ کورد و هەروەها تورکیاش دەیانەوێت ئەم پەیماننامەیە هەڵبوەشێتەوە لە دوای هەڵوەشاندەوە ئەگەر کاری لەسەر کرا بڕیارێکی لەو جۆرە درا کام پەیماننامەی هەڵبوەشێنرێتەوە مەترسی دیکە نایەتە ئاراوە؟ تەماشاکانی ژیان پرۆسێسە داگیرکەرەکانی کوردستان بە بەردەوامی هەوڵە دەن زیاتر ئێمە عەزێت بدەن و تاوانمان دەرحەق بکەن و خاکەمان زۆرتر داگیر بکەن و خوێناوی بکەن وە کوردیش پێویستەکە لەم بابەتە کۆڵ نەدا ئەگەر 100 ساڵ پێش ئێستا لەم وڵەدا کورد غایب بێ لەم ناوەندەدا کورد غایب بووبێ بەڵام ئەمڕۆ کورد لە هەموو شوێنێکی دنیا هەیە کورد ئەزمونێکی فیدراڵی لە باشووری کوردستان هەیە ئەزمونێکی سەلمێنراوی لە ڕۆژاوای کوردستان هەیە دەوڵەتی سووریا تەعاملی لەگەڵەکان کۆمەلگای نێودەوڵەتی تەعاملی لەگەڵەکان بە بارودۆخ گۆڕاوە تورکیاش بە تایبەتی ئێوێ لۆزان بە زۆرێک سیاغە بکاتەوە مەساحەی فراوانخوازی زۆرتر کا لەسەر خاکێکی خاکی کوردستان هەموو ئەمانە تموحات هەیە ڕەوایە تموحاتەکەی ناڕەوایە ئەوەی داگیرکەرانی کوردستانێکن تموحی ناڕەوایە ئەوەی کورد دەبێ بیکە خەباتێکی ڕەوایی نیشتیمانی نەتەوەیە ئەبێ ئەستور بێ بەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بێنە ژێرباری ئەوەی کە ئەوەی ڕووی داوە لە لۆزاندا هەڵەیەکی استراتیژی مێژووی بۆ دەرهەفە بۆی مرۆڤات تاوانانەی باشە گریمان تواندرا کە قەناعەت بە وڵاتانی یاخود نێودەوڵەتی لاستی نێودەوڵەتی وڵاتانی خۆرئاوا کرا بۆ هەڵوەشانە و کارنەکردن بە پەیماننامەی لۆزان کورد ئامادەسازی کردووە بۆ قۆناغێکی دیکە لە دوای ئەم پەیماننامەیە چی دەگوزارێت؟ بە بڕوای من دەسەڵاتی سیاسی کوردستان ئامادەکاری نەکرد بەداخۆ مەجبوری کۆمەڵێک پشتی لامەلایی و ئێمە نا خەڵکانی تر لە ڕاستیدا ئەوەی زەمامی ئەموری بەدەستدا بەڵام هێشتا کە کات ماوە بۆ نمونە 100 ساڵەی لۆزان بکەینە خاڵی بۆ چەرخان و بۆ کۆداچوونەوە ئامادەکاری و خەتێکی نیشتیمانی بەرفراوان دروست بکرێت و لە ڕووی دیپلۆماسیەوە کات لەگەڵ وڵاتانی ناوچەکە بکرێت بۆ ئەوەی مافی گەلی کوردستان بسەلمێنن لە ناو وڵاتەکانی خۆیاندا و بۆ ئەوەی گەلانی مەوچەکەکە تێکڕا بتوانن پێکەوە سوود لە سامانی معنەوی و مادی وڵاتەکانیان وەربگرن بێگومان تاوەکو کورد نەگا بە ماف و ئازادیەکانی خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەو وڵاتانەی کوردستانی بەسەردا بەشوە وەقتەی بەخۆی نابینێت چونکە مەسەلەی کورد مەسەلەیەکی حتمیە و ئەبێ بکاتە مانزڵی خۆی بەڵام ئێمە ئەبێ بەشدار بین مساهم بین لەوەی کە چیتر گەلەکەمان نەچەوسێنرێتەوە وەکو هاوشەوی نەتەوەکانی تر وڵاتانی تر بە ئازادی بژین وەقایەکی جیاواز لە ڕابردوو دروست بکەین و ئەو قوربانیانەی کە 100 ساڵی ڕابردوو بۆ ئازادی دراوە ئەمڕۆ بیکەینە کەرەستەیەک بگاتە بەرهەم لە چەند ساڵی ئایندەوەنەوەکانی ئایندە جۆرێک بە ڕەحم و سۆزەوە سەیری تەجروبەی ئێستای کوردستان بکەن و سیاسکارەکەرە سیاسەکانی بکەن و زمانزانەکانی بکەن و باتکارەکان ئەوەی بتوانرێت کار لەسەر ئەوە بکرێت کە بەجددی کۆمەلگای نێودەوڵەتی بهێنرێتە ژێرباری ئەو قەناعەتەی کە ئەوەی لە ڕابردوودا کراوە ڕەت بۆ دەرسان ئێستاکە دەبێت کار لەسەر تەحویزکردنەوەی. باش کاک سالار
دەزانین کە کارکتەرسەرێکیەکانی جیهان بۆ ڕێکەوتن و پەیماننامەیەکی لەم جۆرە هەر یەک لە فەڕەنسا، رووسیا، بەریتانیا ڕۆڵی سەرەکیان تێدا بینیوە و تورکیاش لە هەمان کاتدا. لە ئەگەری شەن و کەوکردن و باسکردن بە هەڵوەشانەوەی پەیماننامەی لۆزان و کاردەکردن پێی ڕای ئەم سێ وڵاتە هەر یەک لە رووسیا و بەریتانیا و فەڕەنسا چی دەبێت بۆ گۆڕانکاری ئەم دێمۆگرافیایە و هێنانە ناوەوەی دێمۆگرافیایەکی دیکە و نەخشە سازیەکی دیکە بۆ نەخشەی جیهان و هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی. کۆمەڵگای نێودەوڵەتی نازانم ڕێی چێبێ، بەڵام ئەوەی ئەرکە لەسەر ئێمە کار بکەین ڕێی عامی نێودەوڵەتی بێن لەژێر قەناعەتی ئەوەی کە کورد پێویستی بە زیادتر لەوەی کە هەیە ماف و ئازادی بدرێتێ و بە پشتبەستن بە یاسای نێودەوڵەتی جاڕنامەی گەردوونی مافی مرۆ پەیماننامەی یان اتفاقی قەدەغەکردنی تاوانی جینۆساید ساڵی 1948 هەر اتفاقیەکی نێ ساڵی 1948 هەموو ئەو اتفاقیانی کە وا دەکەن کۆمەڵگای نێودەوڵەتی خاتە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی دەرحەق بە کورد کراوە تاوانی نێودەوڵەتی و پێشەکاری قانونی بوو و لە بەرامبەردا ئەوەی پێویستە بکرێت دەبێت گەلانی پشتبەستن بە یاسا نێودەوڵەتیەکان ماف و ئازادی بدرێتەوە ئەو ڕێکەوتن نامانەی کە ئیجحافی بە حەقی گەلی کوردستان هەبووە یان هەڵپەسێرێن یان ئەوە تا پیاچوونەوەی بووە. باشە، دەمەوێت بزانم ئەنجامی ئەم کۆنفرانسا پێشبینی دەکەن چی بێت؟ ڕای لەسەر ئاستی نێودەوڵەتی و وڵاتانی دیکە لە کۆنفرانسەکەدا دەشی خۆی لە چیدا دەزانم کە ئێستا و ڕاستەخۆ ئێستا کۆنفرانسەکە دەستی پێکردو و توێژ و گفتوگۆکان، بەڵام بەگشتی دەمێت بزانم ئەم بابەتانە ڕای نێودەوڵەتی چی دەبێت لەسەری؟ دیارە سکایپەکەی کاک سالار داخراوەتەوە. کاک سالار من زۆر سپاس دەکەم کە ڕاستەخۆ لە سویسراوە و ڕاستەخۆ لە کۆنفرانسەکەەوە بەشداریت لەگەڵ ئێمە کرد و کاتی خۆت بە ئێمەدا. دیارە من تەور بابەتێکی دیکەشم هەبوو لەسەر پرسی ئەو کێشەی کەم ئاوی و شکاندری چەند جارێک وەریفرازی سەی هەولێر، ئەمە یەکێک لەو بابەتانی کە چەند ماڵێک دەزانین چەند گەڕێکێک بێ ئاو دەکات بەهۆی شکاندنی ئەو وەری ئیفرازە کە چەند جارێکە دووبارە دەبێتەوە و لە وەرزی هاویندا هاوڵاتیانی شاری هەولێر چەند گەڕێکێک ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی دەبنەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵە کێشەی دیکە هەیەوە لە ماوەکانی ڕابردوودا بڕیار و بەڵێنێکی وهایان پێدرا کەم کێشیان بە چارەسەر بکرێت با لێدانی چەند بیرێک لە پارێزگای هەولێردا، بەڵام تا ئێستا وەڵامی ئەم پرسیارانە بەگشتی و بە مطلقی دەست هاوڵاتیانی و دانیشتوانی شاری هەولێر نەکراوەتەوە. بڕیار بوو و کە لەم بەرنامەیەدا بەڕێز قایمقامی پارێزگای شاری هەولێر میوانم بێت نەبەس عەبدولحەمید، بەڵام بۆ کاریەوەی کە کۆبوونەوەیەکیان هەبوو چاوپێکەوتنەکەی دواکەوت من هەوڵدەدەمەوە لەسەر ئەم بابەتە بێگومان بە دوواداچوون بکەم کاری دیکەی لەسەر بکەمەوە تا بزانین کێشەکان چییە لە هەولێر چارەسەریەکان چییە. ئەم کێشەیە لە کاتێکا کە لە هاویندا ڕوودەدات لە وەرزی زستانیشدا کە کۆڵان و کۆمەڵێک شەقامی شاری هەولێر ڕوبەڕووی لافاو و هەروەها کۆمەڵێک زریان و زیانی جۆرا و جۆر دەبنەوە. بەهەرحاڵ من سوپاسی میوانەکەم بەڕێز سالار مەحموود کە بەڕێزاندامی پێشوو بوونلاندە لە پەرلەمانی کوردستان و هەروەکو چاودێرێکی سیاسی بەشداری لە کۆنفرانسی تایبەت بە پەیماننامەی لۆزان لە سویسرا کردبوو. ڕاستەوخۆ لە سویسرا و میوانی من بووە.